مەڵبەندی شانزەی ڕێخستنی حەمرین ئەمڕۆ هەڵساین بە کۆکردنەوەی ئەوانەی کە خاوەن بڕوانامەی ماستەر و دکتۆران لە سنووری خورمات و بۆ ڕاوێژکردن بۆ قسەکردن لەسەر دۆخی ئەم شارە شکە هەموو وڵاتێک لە ڕاستیە بە زانست پێشەکەوێ و ئێمە ژمارەیەکی باشمان هەیە لە ماستەر و دکتۆرا لەم شارە بۆیە کۆیانمان کردەوە و پێکەوە هەمومان تەکبیر لە وەزعی ئەم شارە بگەین بێ ئەوەی لەسەر ڕنگ و جیاوازیەکان بێ ئەوەی لەسەر حیزب و لاینی سیاسی وانە قسە بکەین هەمومان پێکەوە لە قاعەیەکە کۆبووینەوە بۆ قسەکردن لەسەر دۆخی ئەم شارە. ئێمە زۆر سوپاسی مەڵبەندی شانزەی حەمرینەکەین کە بەبێ فەرق و جیاوازی هەموو بڵین لایەنەکانی کۆکردوتەوە لێرەدا و ئێمە تەمەناکەین و داواکەین بۆ لە داهاتوویەکی نزیکە هەمومان لەسەر یەک سفرەی کوردایەتی لە شارەکەدا کۆ ببینەوە. دیدارێک بوو مەڵبەندی شانزەی حەمرین ڕێکی خست بوو بۆ ڕێزدێنان لە هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرا لە شاری خورماتوە و بەبێ جیاوازی خەڵکێکی زۆر بەشداری کردو. ئێمە زۆر سوپاسیانەکەین. ئەم کۆڕکۆبنەوەانە زۆر گرنگە، ئەم دیدارانە زۆر گرنگە بۆ تاوتێکردنی بابەتەکان بێ بۆ ئەوەی ئێمە لەم شارەیە بەڕاستی پێویستمان بەوەیە تەکانێکی زیاتر بدەین بۆ ئەوەی وجودی خۆمان زیاتر بسەلمێنین و جوهودەکان و توانەکان هەمووی ڕێک بخرێ و یەک بخرێ بۆ ئەوەی بتوانین لە هەنگاوی داهاتوو هەنگاوی باشتر بنین. مامۆستایانی زانکۆ خاوەن بڕوانامە باڵەکان ڕێی خۆیان هەبێ لە بڕیارە سیاسیەکان لە کاندیدەکان بۆ پەرلەمانی عێراق بۆ هەموو پۆستەکان هەرێم یاخوو بەغدا لە هەموو هەر ئەگەرێک بێتە پێشەوە بۆ شاری خورمات و ڕێی خۆیان هەبێ پاشان ئەنجومەنێک دامەزرێنین لە مامۆستایانی زانکۆ بۆی بتوانین خاوەنی بەسمە و بڕیاری خۆمان بین لە ئەگەرە سیاسیەکان کە دێتە پێش.